قوتابی زیاتر بخوێنێت و هاوکاری مامۆستا بکات و مامۆستایەکان ئاگداری قوتابیەکان بن بۆ ئەوەی بتوانێت لە داهاتوودا داهاتوویەکی گەشتیان هەبێتن هەروە بێتەوە لە هەمان کاتدا پێویستە خانەوەدەکانیش یارمەتی منداڵەکانیان بدەن جەوێکی ئارامیان بۆ بڕەخسێنن کە بتوان بەرە بە خوێندنەکانیان بدەن. دایک و بابەکانیش محیتی ماڵە ینی دەوروبەری ماڵیان بۆ ئاوەدام بکەن هەموو شتێک خواردن نیە هەموو شتێک جلگ نییە خۆشەویستی نێوان دایک و باب هەرەوەی کە ماڵێ بە تەباڕەبا بێ ماڵەکە جەوی ئارام بێ شەڕی تێدانە بێ قسەی ناخۆشی تێدانە بێ بۆ منداڵ زۆر باشە بۆ تەلەبەکان زۆر باشە بزانن دایک و بابەکان بزانن منداڵەکانیان چیان لە زیهندایە زیهنی منداڵەکانیان بخێنەوە مێشکی منداڵەکانیان بخێنەوە. دایک و باب ji derekê reîsî sebebekî reîsîne bû zarokî naçê bîtin dayk û bavka şexsek reya xwe tu asankariyê internetê malê da bû dabînkê min te meşgûlî internetê û ke bo mîsal pilaryekê ve min jîl bîtin an wextê xwe zêdetir li te ser internetê zewqa wî ser xwendinê dîkêm tir bîtin.